لە دوای گەشتێکی ئاسیایی محەممەد جەواد زەریفی وەزیری دەرەوەی ئێران سەردانی بەغدای کرد و زنجیرەیە کۆبوونەوەی لەگەڵ بەرپرسانی عێراقیدا ئەنجامدا کە لە پرێس کۆنفرانسێکدا لەگەڵ محەممەد عەلی حەکیمی وەزیری دەرەوەی عێراق زەریف ئەو کۆبوونەوانەی بە گرنگ لە قەڵەمدا و پێشنیازێکیشی بۆ دیالۆگ و گەیشتنە ڕێکەوتنامەیەکە ڕاستەی وڵاتانی کەنداو کرد. ناوبراو پێشنیازی کرد وڵاتانی کەندا و گفتوگویەکی ڕاشکاوانە لەگەڵ وڵاتەکەیدا ئەنجام بدەن و بگەنە ڕێکەوتنێکی استراتیژیک هێرشکردنە سەر یەکتری قەدەغە بکات. ئەمە هەمان پێشنیازە کانوێنەری هەمیشەی ئێران لە ڕێکخراوی نەتەوە یەکگرتووەکان پێشکەشی سکرتێری ئەو ڕێکخراوەی کرد کە کۆمەڵگەی نێودەوڵەتی سەرپەرشتی دیالۆگی لەو شێوەیە بکات بۆ چارەسەرکردنی قەیرانەکە و خاوکردنەوەی گرژیەکان و گەیشتنە ڕێکەوتن. ئێران دەیەوێت بۆ پێشنیازەی بۆ ئاشتی ئەوتۆمەتانی ئەمریکا پوچەڵ بکاتەوە کە ئەو وڵاتە بە مەترسیم ناو دەبات لەسەر ئاسایشی کەنداو. لەم کاتەدا ئەنجومەن یاریکاری کەنداو بەهۆی گەمارۆی هەمەلایەنەی سعودیا و ئیمارات و بەحرین و میسر بۆ سەر قەتەر بۆ خۆی پارچە پارچەیە لەسەر زۆربەی دۆسیەکان بە مەسەلەی ئێرانیشەوە قەتەر و ئۆڵمان و کوێیت بۆ چوونیان جیاوازە لە وڵاتانی گەماڕەودەر چونکە هەڵوێستی وڵاتانی گەماڕۆدەر لەبارەی ئێرانەوە زیاتر لە هەڵوێستی ویلایەتە یەکگرتووەکان و ئیسرائیلەوە نزیکترە تا وڵاتانی تری ناوچەکە. هەرچەندە ئەمریکا لەم کاتەدا ئاگادارە باوڵەکانی عومان و عێراق بۆ دۆزینەوەی ڕێگەچارەیەک بۆ کێشەی نێوان کۆماری ئیسلامی و ویلایەتە یەکگرتووەکان، بەڵام لە هەمان کاتدا بەردەوامی و قەیرانە بازاڕی فرۆشتنی چەکی گەرم کردووە و ترامپ بەوە داهاتووی کۆمپانیەکانی چاکسازی دابین دەکات. ئەمە جگە لەو داواکاری باجگیریەی ناوبراو زوو ئاراستەی شا سەلمان عەبدولعەزیزی سعودیەی دەکات کە جگە لە دراو هیچ شتێکی تریان نییە و ئەگەر ئەمریکا نەبێت 2 هەفتە ناتوانن درێژە بەدەسەڵاتیان بدەن بۆیە پێویستە کرێ و پاراستنە بدەن بۆیە بەردەوامبوونی ئەو قەیرانە خوڵقێنراوە و مانەوەی بە قازانجی ویلایەتە یەکگرتووەکانە. ئەمریکا سەرچاوەی وزەی خۆی هەیە بەڵام بەهۆی ئەو قەیرانەوە کۆنتڕۆڵی دەرچوونی وزەی جیان دەکات بەرەو چین و ژاپۆن و باشووری خۆرەڵاتی ئاسیا و ئەوروپاش. ئەمەش هەژمونێکی گەورەی لەسەر سیاسەتی ئابووری جیان و بڕیارە سیاسیەکان بۆ دابین دەکات. لێرەدا ئەوەی ئێران داوای دەکات بۆ ئەوەیە پاساوی مانەوەی ئەمریکا لە ناوچەکەدا بێهێز بکات کە رووسیا و چین و وڵاتانی ئەوروپاش تا ڕادەیەک لەگەڵ خاوکردنەوەی گرژیەکاندان کە ڕاستەوخۆ بەرژەوەندیە گەورە ئابووریەکانیان لە هەر جەنگ و گرژیەکدا دەکەوێتە مەترسیەوە. عێراق لەم کێشەی نێوان ئێران و ئەمریکادا گەورەترین زیانی بەردەکەوێت، بە تایبەتی لەم کاتەدا کەرتی کارەبا وزەی عێراق لە بری هێنانیان لە ئێران جێگرەوەی تری نییە. ئاڵۆستربوون و ڕوودانی جەنگیش گوشاری زیاتر دەخاتە سەر عێراق چونکە هەردوو وڵات چاوەڕێی هەڵوێستی یەکلاکەرەوەی لێ دەکەن. لەم کاتەدا دوورە ئێران و ئەمریکا بتوانن گفتوگۆ ئەنجام بدەن چونکە لەلایەک ئێران ناتوانێت دەستبەرداری بەرنامە ئاتۆمیە تەواو خۆماڵەکەی ببێت کە پشتی بە تەکنۆلۆژیا و زانایانی خۆی بەستووە. لەلایەکی تریش بەرنامە موشەکیەکەی جێگرەوەی باڵادەستی و هەژمونی هێزی ئاسمانی ئەمریکا و هاوپەیمانێتیەکانی لە ناوچەکەدا کە تا ڕادەیەک باڵانسی هێزی ڕاگرتووە بۆ بەرپەرچانەوەی نەیارانی. لەلایەکی تریش ئێران گومانی هەیە لە کۆدەنگی ئیدارەی ترامپ لە مامەڵەکردنیان لەگەڵ ئەو وڵاتەدا لە کاتێکدا ترامپ بە ئامانجی ئابووری گەورەی هەیە بۆ گەڕانەوە بۆ بازاڕ ئێران و گرنگی جیۆسیاسی ئەو وڵاتە بۆ ئەمریکا بە وڵاتانی ئەوپەیمانی تر پڕ ناکرێتەوە. بەڵام ئەوەی لەمپەڕی بەردەم دیالۆگی ئێران و ئەمریکایە هەبوونی جۆن بۆڵتۆن و مایک پۆمپیۆ و جارێت کۆنشێرنن کە یەکدەنگن لەگەڵ لۆبی لایەنگری ئیسرائیل بۆ هێرشکردنە سەر ئێران و گۆڕینی سیستمی وڵات. هەرچەندە ترامپ ڕای دەگەینە دیدارەکەی یەکدەنگە، بەڵام ئەوەی کە ئاشکرایە بوونی ڕای جیاوازە و بە پاسەوهێنانەوە ئەو ڕاستیە ناشاردرێتەوە. ئەو جیاوازیە لە بۆچووندا بۆشایی بۆ مانۆڕی دیبلۆماسی ئێران دروست کردووە و تەنانەت هاوپەیمانەکانی ئەمریکاش بەگومانن لە هەڵوێستەکانی تیمەکەی ترامپ.